قوتارا دماهيو مال آواهیه یا محمد شیع السودانی و که سرک وزیرین عراقی بود بجیتن مجلك چاکسازی کرن مجلك گریبس د مصلحت عراق دا امضا کرن بلان بربستن کو محمد شیع السودانی و کشین نشیان چاره سر بکت آیا علی زیدی دشه چاره سر کت آیا صباحی نیوا کابینه علی زیدی الپرلمان عراق دشتن باوریه ور بگریتن و علی زیدی نیوا کابینه خوشی بیتن راب جهنيتن وان برساو چندین پرسندی هجا عبدالرحمن جزائری سرکرده لدولت یاساج بغداد پرسم هجا عبدالرحمن تو بخیرات یا کردستان 24 صباحی پارلمان عراق دشتن دنگ به نیوا کابینه علی زیدی بدت ریگری و بربست هم نافخو هم درو هاتینا راکرن يعني بداية بسم الله سرەتا بەناوی خدای گەورە و میهرەبان سڵاوێکی گەرم لە کەناڵی کوردستان 24 و بینەرانی و هەموو ئەوانەی سەیری ڕووماڵی دەکەن لەو بڕوایەدام سبەی کابینەکەی سەرۆک وەزیرانی ڕاستپێردرا و بەڕێز عەلی زەیدی تێدەپەڕێندرێت چونکە لەگەڵ بوونی ئەو کێشانەی کە هەن و لە دوای یەکدا ماونەتەوە بەڵام لێک تێگەیشتن هەیە لە هەمان کاتیش ناکۆکی هەیە لەسەر بەشێک لە پۆستی وەزارەتەکان بۆیە تێدەپەڕێندرێت و نزیکەی 17 وەزارەت پەسەند دەکرێت تێدەپەڕێندرێت جگە لەمەش ڕێککەوتن هەیە لەسەر نوێکردنەوەی 2 وەزارەت یەکەم وەزارەتی کاروباری دەوڵەت بۆ دۆخی دەرەوە و هەروە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە بەرامبەردا دەستەی وەقفی شیعی و سونی هەڵدەوەشێنرێتەوە و وەقفی مەسیحیش هەڵدەوەشێنرێتەوە چونکە پێویستی بە وەزارەتێک هەیە ئەمانە جگە لەم خاڵانەش ناکۆکیەکان لەسەر ناوی وەزارەتەکانن ناکۆکی هەیە لەسەر ناوی وەزارەتی ناوخۆ کە دەدرێت بەکێ بۆ دەوڵەتی یاسا و بۆ وەزارەتی بەرگریش بە هەمان شێوە کامانە وەزارەتی سیادین و وەزارەتی داراییش تا ئێستا یەکلا نەکراونەتەوە بۆیە لەو بڕوایەدام بەڕێز ئەوانەی دەستنیشان کراونەوە بەڕێزانە تێدەپەڕێندرێن و سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و دەتوانێت ئەمانە تێپەڕێنێت بەڵام کێشەیەک هەیە لەبارەی ئەو دۆخی لەگەڵ ئەمریکا هەیە و لێکەوتەکان لەسەر دۆخی گروپە چەکدارەکان کە بووەتە هۆی شێوانی دیمەنی سیاسی. باشە هێژە عەبدوڕەحمان ئەگەر بکاربی بەرسەوەی پرسان بدەی وەزارەتە نافخۆ وەزارەتە نافتێ وەزارەتە دارایی وەزارەتە بەرگێریە ئەڤە بووکی هاتینە یەکلاکردن ئەم زانیاریان ژی تەوەربگرین ما چافکانی هەبوون هەندێک زانیاریدان بەڵام دە چ زانیاری هەنە ئایا بە تایبەتی نوری مالکی و سوودانی ناکوکیان خوددانە لایەکی ڕێککەفتن لەسەر وەزارەتە نەفت و نافخۆ پاشی وەرە دارایی و بەرگێری ئەوەی پێیوەستە بە وەزارەتی ناوخۆ ڕێککەوتن کراوە لەسەر هاوپەیمانی دەوڵەتی یاسا و لە کاتژمێرەکانی کۆتاییدا کاندیدی وەزارەتی ناوخۆ لەلایەن هاوپەیمانی دەوڵەتی یاساوە کاندیدەکەی دەستنیشان دەکرێت ئەوەی پێیوەستە بە وەزارەتی بەرگری ئەمە شێکلا کراوەتەوە تەنیا 4-5 ناو کاندیدن یەکێک لەوان ڕەوتی عەلیە ئەویش یەکلا کراوەتەوە وەزارەتی دارایی 3 یان 4 کاندیدی بۆ دانراوە ئەویش ڕەوتی حیکمەیە ئەو یەکلای دەکاتەوە بە سەرکردایەتی بەڕێز حەکیم جگە لەوەش وتوێشە بوو لەسەر وەزارەتەکانی دیکە کە دوا دەخرێ بۆ دوای تەواوبوونی کابینە وزاریەکانی سەرۆک وەزیرانی ڕاستپێردرا و عەلی زەیدی ئەوەی پەیوەستە بە وەزارەتانەی یەکلا کراونەتەوە لەسەر بابەتی کۆنتڕۆڵکردنی چەک و دەسوەردان نەکرێ بە بڕیاری ئەمریکاش بەشێک لەو ناوانە گۆڕدراون
لە باش. کاتژمێرەکانی نزیک ڕێککەوتن دەکرێت و بەڕێز سەرۆک وەزیران کە خولەکەی کۆتایی هاتووە کۆتاری پێشکەش کرد کە حکوومەتێکی بەهێزی هەبوو چونکە لە ڕووی هەرێماتیەوە ئەمریکاش زۆر لەم حکوومەتەکەی بەڕێز زەیدی ڕازی دەبن و ناڕازینین بەرامبەر بەو وەزارەتانە یاخود لە دژی باشە هێژە عەبدوڕەحمان ڕێژە و پۆستەکان دروست نەبووە یاخود ئەو ڕەوتە حیزبیانێک کە لە حکوومەتەکەی بەشدار دەبن. ئێشە عەبدوڕەحمان کیژن ئەو وەزیرên di postên xwe de dê bimînin؟ اعتقد كان طرح لەو بڕوایەدام دوو یان سێ وەزیر دەمێننەوە لە پۆستەکانیان بۆ نمونە ئەو وەزارەتەی کە بەڕێز ئەحمەد ئەسەدی وەزیری بوو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەک وەزیر دەمێنێتەوە بەڵام دەچێتە وەزارەتێکی تر پۆست لە وەزارەتێکی تر وەردەگرێ چونکە ئەمە لە ڕووی تاکتیکیەوە لە حکوومەتەکەی بەڕێز عەلی زەیدی ناڕازایەتی هەبوو بمێنێتەوە لە وەزارەتە چونکە دەبێتە جۆرە ڕێچکەیەک وەزیرەکانی ڕابردوو هەر لە پۆستی خۆیان بمێننەوە بۆ نمونە بۆ وەزارەتی ناوخۆش بۆ بەڕێز عەبدولئەمیر کە بگۆڕدرێ چونکە لەو بڕوایەدان بەڕێز خالد بەتال دەگەڕێتەوە بۆ وەزارەتەکەی بەڵام وەزارەتەکانی دیکەش هەمووی وەزیری نوێ دەبن و ڕێککەوتن کراوە لەسەر گۆڕینی وەزارەتەکان بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵا کە بۆ عەسایب بوو ئێستا بۆ دەوڵەتی یاسا دەبێ وەزارەتی نەوت بۆ دەوڵەتی یاسا بوو ئێستا بۆ هاوپەیمانی ئاوادانکردنەوە گەشە پێدان دەبێ بەڕێز بۆ هاوپەیمانەکەی بەڕێز سوودانی وەزارەتی دەرەوەش بۆ کورد هاوپەیمانانمان لە کورد دەمێنێتەوە برایانمان لە کورد و وەزارەتەکانی دیکەش بە ئاشکرا باسی لەسەر کراوە بە گوێرەی ئەو پێوەرانەی بۆ بەڕێوەبردننی دەوڵەت و چارچەوەی هەمانگی دەستنیشان کراوە. هێژە عەبدوڕەحمان ئایا یەکلابوویە کە وەزارەتە دارایی بوو کەسێکێ ژێ ڕەوتە حکمە دمینیت و ئێدی تەیب سامی نامینیت وەزیرە دارایی؟ نعم بەڵێ ڕێککەوتن کراوە وەزارەتی دارایی بۆ ڕەوتی حکمە بێ دەنگدانیشی لەسەر کراوە لەلایەن چوارچەوەی هەمانگی و ڕێککەوتن لەسەرەمە کراوە خوشکی بەڕێزمان جەنابی وەزیری پێشوو تەیب سامی دەبێتە ڕاوێژکاری کاروباری ئابووری و دارایی لە نووسنگەی سەرۆک وەزیران. باشە هێژە عەبدوڕەحمان پشکێنەیە زۆرە دەبێ حکوومەتێدا زێدەکردنە حەفت دەستە وەزارەتان جێگرێ سەرۆک کۆمار سەرۆک وەزیران دێتە چ معنایە؟ ئایا ئەف حکوومەتە دێشێت حکوومەتەکە خزمەت گوزاریە نیشتیمانی بیتن یانژی دیسا حکوومەتەکە پشکێنە بیت؟ من زۆر ڕێزێکی زۆرم بۆم پشارە سەرەکی و نیشتیمانیە هەیە مکە کێشەیە کە عێراق چەندین ساڵە لە حکوومەتەکانی ڕابردوو کێشەی لەگەڵ ئەمە هەبوو ئەمە پرۆسەیە کە زۆر بەداخەوە ئەمەش پرۆسەی پشکێنەیە و ناتوانین ئەمڕۆ ناتوانین هاوسەنگەکانی ئەم حکوومەتە کۆنتترۆل بکەین مەگەر تەنیا بە پرۆسەی پشکێنە نەبێ ئەویش پشکێنە هەر ماوە لە ڕووی پراکتیکیەوە و لە ڕووی کردەیی و لە ڕووی سیاسیەوە ماوە بەڵام فشارێکی زۆرمان هەڵگرتووە لەسەرەوە پشکێنەیە ئێستا کار لەسەر دۆزینەوەی چارەسەر دەکەین کار لەسەر دراوێشتەی نوێ دەکەین سەرۆک وەزیران لە چینی گەنجانە لە ڕووی ئابووریەوە ئەزمونێک و شارەزاییەکی زۆری هەیە بەشێک لە چوارچەوەی مانگی سەرکردایەتی چوارچەوەی هەماهەنگی ڕازی بوونە چەک لە دەست دەوڵەت بێت و حکوومەتێکی ئابووری بەهێز بێت بەڵام پشکێنە
هەر ئەمڕۆ لە نێوان سونە و شیعە و کورد ماوە لە نێو خاڵەکان و دابشکردنی وەزارەتەکانیش بەسەرلایەنەکان ماوە پشکێنە هەر ماوە بۆیە ناتوانرێ لە ڕووی سیاسیەوە لە چوارچەوەی هەمانگی و ئیدارەدانی ڕێوەبردنی دەوڵەتیش لە پشکێنە دوور بکەونەوە بۆیە ڕێککەوتن کراوە لە قۆناغی ئایندا گۆڕانکاری بەشێک لە دۆخی دیموکراسی سەردەمیانی عێراق بکرێت کە بە پشکێنە هاتە پێش لەوانەیە بۆ هاوڵاتی بێزارکەر بوو بێ چ لە باکووریەوە تا دەگاتە باشووری بەڵام ئەمە ئێستا پێوەرەکانی عێراقت. ئێژە عەبدوڕەحمان جەزایری سەرکردە لە دەولەتە یاساژ بەغدایە گەلک سپاسیەتە دکەم و بەرسەوە پرسیارên me weke xwe cenabê heweda ez memnûnim